با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسا جووە بڕیارەکە کارنەڤاڵی پاییز تایبەت بە زانکۆ ئەمریکی لە کوردستان و عێراق بە بڵین بەڕێوەچێت دیارە فستیڤالەکە لە نێو پارکی ئازادیە بێت لە شاری سلێمانی و چەندین چالاکی جۆرا و جۆر تیا بە ئەنجام ئەگەێنرێت گفتوگۆ کەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان خات و پام جەلیل کە بەڕێزان ڕێخەری پەیوەندە میدیاییەکانن و هەروە خات و دیە کامران کە بەڕێزان ڕێخەری پەیوەندیە گشتیەکانن لەسەر فستیڤالی پاییز بە شێوەیەکی گشتی سلااوتان لەبێ بەخێراتن. زۆر سپاس اینجا بزانم فستیڤالی پاییز بۆچی ناوی فستیڤالی پاییزە لەبەری لە وەرزی پاییزین یاخود تایبەتمەندیەکانی نێو فستیڤالەکە وای کردووە ئەو ناوی بنێن کەمتان وەڵامی پرسیارەمەوەنەوە بەتەکیید وەرزی پاییز کاریگەریکی زۆری هەبوو لەسەر ناوەکەی کە هەڵمان بژارد بۆ ئەم فستیڤالە و هەروەها چونکە ناوڕۆکی فستیڤالەکە ئەوە لە خۆ ئەگرێت کە ئێمە بتوانین ئەو فێرخواز و دەرچوانە بناسێنین بە کۆمەڵگاکەمان کە خاوەنکاری خۆیانن حەزمان کرد لە ڕێگەی ئەوە بێت کە لە وەرزی پاییزان و یعنی جوانێکی زیاتر ببەخشێت بە فستیڤالەکە. زۆر باشە خات و پێم چۆن و بیرتان لە فستیڤالێکی واهی کردەوە بە بڵین لە ئێستا بە خۆشحاڵیەوە ئاڵێم کە فستیڤالەکان زۆرن و هەریەکان لە پارکێکی جیاواز بە ئەنجام گەێنرێت ئەمەش هەم بۆ ڕاکێشانی گەشتیارە هەم بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و خێزانیە زۆر بابەتی جیاوازی تر بەسەوە چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە ئەم فستیڤالە ڕێک بخەن و ئامانجتان زیاتر لێ چی بوو؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە وەکو زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی زۆر شانازی بە فێرخوازەکانمان و زۆر شانازی بە دەرچووەکانمانەوەکەین جا ئێمە زۆربەی کات هەوڵەکانمان ئەوە بووە کە بتوانین کارەکانیان پیشانی خەڵک بین و بۆ کۆمەڵگا لە کۆمەڵگای زیاتر دەری بخین کە دەرچووەکانمان و فێرخوازەکانمان توانەکانیان چین جا ئەم فستیڤاڵە خۆت وەکو خۆت وتت فستیڤاڵی زۆر هەیە فستیڤاڵی پاییز بەڵام ئەوەی ئێمە جیاوازەکەشی لەوەیە کە ئێمە تیشکە خەینە سەر کارەکانیان ئێمە تیشکە خەینە سەر ئەوەی کە فێرخوازەکانمان هێشتا فێرخوازی زانکۆکەن و بەڵام توانای ئەوەیان هەیە کە کارێکی تایبەت بە خۆیان هەبێت کە خاوەنی کاری خۆیان بن کە وا بکەن هەلی کار بۆ کەسانی تری ناو کۆمەڵگا بەردەست بخەن وەجگە لەوەش ئێمە فێرخوازەکانمان بە شانازیەوە ئەیڵێن کە زۆربەیان خاوەنکاری خۆیانن و ئەگەر لە کۆمپانیا جگە لەوەی کە لە کۆمپانیا گەورەکان نێودەوڵەتی بێ یاخود ناوخۆیی بێ ئیشەکەن لەگەڵ ئەوەشە خاوەنی فکری خۆیان خاوەنی بیرۆکەی خۆیانن کە تایە ئەتوانن بیکەن بە بزنسێک بیکەن بە کارێک زیاتر خزمەتی کۆمەڵگەی پێ بکەن جا ئێمە لەم فستیڤاڵەیە هەستاین بە کۆکردنەوەی ئەم دوو لایەنە زۆر باشی زانکۆکەمان وتمان بە دەرچووەکانمان زیاتر لە ناو کۆمەڵگەیە بناسرێن و کۆمەڵگەکەشمان زیاتر بزانن کە بیرۆکەی زانکۆی ئەمریکی لە چیا یەکەگرێتەوە ئەنجامی زانکۆی ئەمریکی چییە ئێمە تاوەکو ئێستا هەر ئەڵێن کواڵیتیکی بەرزە زانکۆی ئەمریکی تاوەکو ئێستا هەر ئەڵێن ئێمە باڵێن خوێندنێکی ئاسپەرس پێشکەشەکەین بەڵام ئەبێت ئەوانیش ئەنجامەکەی ببینن ئەبێت بزانن کە ئەم باڵێن ئەم بانگەشەی ئێمە ئایا ئەنجامی هەیەیانە ئێمەش لێرە ئەنجامەکەیان زۆر باشە ئەنجا خازو دیە ئەمە بزانم سبەینێ ئەو کەسانی کێن بۆ پارکی ئازادی و فستیڤالەکەی ئێوە بینن بزانم ئەو شتانە چین کە من ئەگەر وەکو کەسێکی ئاسایی بێم ئەیبینم یاخود ئەگەر وەکو خوێندکارێک بێم چی سەرنجی من ڕاکێشە زیاتر لە بابەتەکەنەوەتە هەندێک زانیاری مەبرێ خود بەرچاوڕوونیەکمان بەرێ بزانین سبەینێ لەنێو فستیڤالەکە وەکو بە بڵێن خواردن و هەندێک بابەتی جیاوازتر هەیە یاخود شتی جیاوازتریش ئێوە بەیانی ئامادەکەن لەنێو فستیڤالەکە بەتاکید طبعاً لە پاڵ فێرخوازەکان و دەرچۆکانمان کە کارەکانی خۆیان پەخشەکەن لەوێ بۆ ئەوەی کە خەڵک بیبینێت و سەردانیان بکەن چەندین ئێمە یانەمان هەیە لە زانکۆکەمان وەکو یانەی مۆسیقا یانەی هونەری ئەم فێرخوازانەش بە هەمان شێوە هاتوون چالاکیەکانیان لەوێ پەخشەکەن بۆیە لایڤ میوزیکمانە بێت خواردنمان ئەبێت هەروەها کامپینێکی ژینگەیشمانە بێت کە لەوێ ڕایەگەێنین زۆر باشە تۆ زانیاریشمان لەسەر کەمپێنی ژینگەکە بنێ بۆی کە بزانین زیاتر ئێوە لە چ لایەنێکی ژینگەیەوە بە بڵین کەمپینەکە ڕاگەێنن و زیاتر هۆشداری لە چ بابەتێکە ئەیان بە ئامادە بووان بەڵێ کامپینە ژینگەیەکە زیاتر جەختەخاتە سەر ئەوەی کە خەڵک ئاگادار بکەینەوە لە زیانەکانی فرەدانی پاشەڕۆ لەسەر عەرس لەسەر ئارەس
باشە پاکردنەوەی هیچ شوێنێکتان ئەبێت یاخۆت هەر ئەو شوێنەی کە خۆمان تایە فستیڤالەکەی تیا ڕێک ئەخێن بەڵێنمان یاوە کە نەهێڵین ئەگەر نەتوانین هەموو ژینگەکە پارێزین بەڵێنمان یاوە ئەو شوێنەی کە بەکاری ئەهێنین و سوودی لێوەرئەگرین نەهێڵین پیس بێت بۆیە هەر لەو کاتەیە ئێمە کەمپینەکەمان بۆ شێوازە ڕائەگەێنین کە فێرخوازەکانی خۆمان و ئەو کەسانی کە بەشدار ئەبن هەڵەسن بە پاکردنەوەی شوێنەکە لەگەڵی شیاهانی ئەو ئامادەبووانە ئەیەن کە هاتوون بە دابینکردنی هەموو ئەو کەرەستانی کە پێویستە بۆ پاکردنەوەی شوێنەکە کە تا ئامادەبووانش بتوانن بەشدار بن لەو کەمپینە ژینگەیە و زیاتر ئەو هۆشداریە بڵاو بکەینەوە لەنێو خەڵکە تا بتوانن شوێنەکانی خۆیان بە پاکی بەجێبێڵن. چەند جوانمە بابەتێکی زۆر گرنگکە کە لە پێشووتیشا جەختیان بە تایبەت بۆ سەیرانگەکان لێ کردەوە یاخود ئەمان بینی کە تەنانەت لە چوونت بۆ سەیرانگاکەش علاگەی خۆڵیان ئایتێ یاخود هۆشیاریان ئایتێ لە ڕێگەی کاغەزێک و یاخود بڵێم بابەتێکەوە پێیانەوتی کە تکایە تکات لێکین شوێنەکەی خۆت بە پاکی ڕابگرا. جا بزانم جگەل لەم بابەتانە چ شتێکی تر هەیە کە ئێوە کاری لەسەر ئەکەن و نەکتەنها بۆ بڵێن فستیڤاڵی پاییز ئێوە وەکو خۆتان وەکو چالاکی و گرنگیدان بە بابەتی گەنجان بە شێوەیەکی تایبەت. بۆ بابەتی گەنجان زانکۆی ئەمریکی لە ڕاستیە ئەوەی کە زۆر باز ناکرێت ئەوەیە کە تەنها ئامانجەکە ئەوە نیە تاکێک دروست بکە کە لە ژیانی خۆیان سەرکەوتوو بێ بەڵکو ئامانجەکە هەموو کات ئەوە بووە کە تاکەکە لە ژیانی خۆیان سەرکەوتوو بێ هەروەها بتوانێت خزمەتێک بە کۆمەلگاکەی بگەێنێت و چاکسازی بکە لە کۆمەلگاکەی خۆیان هەر لەبەر ئەمەشە کە زانکۆی ئەمریکی چەنەها دەرفەت بۆ فێرخوازەکانی دابینەکات لە بەشداریکردن لە پرۆگرامە نێودەوڵەتیەکانە لە خوێندن لە زانکۆی ئەمریکی خۆی و تەنانەت بگرە خوێندنیش لە دەروی وڵات لەبەرەوەی هەموو کاتێک پەیوەندێکی زۆر باش هەیە لە بینی زانکۆکە و دەرچۆکانماندا واتە کاتێک کە دەرچۆکانمان تەواو زانکۆ بەجێ هێڵن کۆتایی بۆ پەیوەندیە نایات هەموو کاتێک لەگەڵ مامۆستاکانیانە لە پەیوەندیان قسەیان لەگەڵەکەن ڕێنماییان لێوەرەگرن ئەمەش کاریگەریەکی زۆر ئەرێنی دروست کردووە لەناو کۆمەڵگەی زانکۆکە و هەروەها لەسەر دەرچۆکانیش خۆی لەبەرەوەی زۆر جار بیستومانە کە بۆ نمونە فلان کەس ڕۆیشتەوە لە دەرەوەی وڵات بەهۆی پرۆگرامێکۆ یان ماستەر یان دکتۆرا خوێندنی تەواو کردووە بەڵام دواتر قەتمانیاوە کە گەڕاوەتەوە بۆ شارەکەی خۆی و لێرە دەستی کردو بە بزنسی خۆی بۆ خزمەتکردنی کۆمەلگەکەی خۆی و کردنی کاری چاکسازی لەناو کۆمەلگاکەیە. بە هیوای بەردەوامیتان دیارە بە سپۆنسەری دەستگای میدیای کورساتیش سبەینێ ئەم کارە بەڕێوە چێتە مانگاوە چۆن نەبینن بەگومان کورسات ماڵی هەمووانە و هەمیشە دەستگیرۆی گەنجانیشە بە شێوەیەکی گشتی بەس بۆ ئەم فستیڤالە چۆنی بینن گلەیتان نییە؟ ئێمە مای خۆشحاڵی بەڕاستی ئەمە کارێکە کە هاوکارێکی زۆر کراین لەو ڕوانگەیەوە بەڕاستی کردنی با بڵێن ئامادەکردنی کارێکی وە ئاسان نییە و اینجا ئێمە وەکو زانکۆکە هەموو کاتێ حەز ئەەکەین کاتێک کە کارێکمان کرد بەبێکەم و ینی هیچ کارێک بەکەم و کوڕی لانی کەم و کوڕی کەم بێت ڕاستە کەمترین بۆ شایی بەجێ بێڵین جا بەڕاستی ئەمە هاوکارێک ئەنی لەلایەن کورساتەوە هاوکارێکی زۆر کراین لەو ڕواگەیەوە لە ڕووی دابینکردنی شوێنەکەەوە یاخود وەکو سپۆنسەرکردنی بەخشکردن و سپۆنسەری میدیایەکەیەوە بۆ ئێمەمای خۆشحاڵیە کە ئەم هەماهەنگیە لە نێوان میدیای کورسات و زانکۆی ئەمریکیە هەیە من وەکو ڕێخەری پەیوەندە میدیایەکەم بەڕاستی تۆزە نزیکترم لەو بوارەوە بۆ من مای خۆشحاڵیە تاوەکو بتوانم هەماهەنگی دروستکەم و کارێکی بەڵێن کار ئاسانی بکەم بۆ ئەوەی کە هەم زانکۆکە بچێتە ناو خەڵکەوە زیاتر بچێتە ناو بڵێن هەموو ماڵێکەوە چونکە وەکو ئەزانین کورسات لەناو هەموو ماڵێکە هەیە بۆیە ئەوە بۆ ئێمە مای خۆشحاڵی بەڕاستی بە هیوای سەرکەوتنتان و کاری باشتر بۆ ئێوەش اینجا بزانم سبەینێ ئەگەر هاتین خواردنی خۆشە خۆین یاخود چالاکی ترچی هەیە بە ببینەرەکان بڵین اینجا شوێنەکە سەکوی ئازادە وایە لەناو پارکی ئازادە پارکی ئازادیە بەڵام کاتژمێر چەند بۆ چەناوە ئێوە چۆن بەردەوامە بنجا کەمێ باسی خواردنەکانیشمان بۆ بکەن لێ سەو برسیمەوە سبەینێ بەتاکید خۆشمان زۆر جەختمان کردە سەر ئەوەی کە خواردنەکان خۆش بێ لەبەر هەموو کات کە ئیشەکەی لەسەر شتێک حەزەکەی بیر لۆ بکەیتەوە لەوێ کە خواردنی خۆشیشە بێت
طبعا سەبارەت بە کەرنەڤاڵەکە بینە سعات 3 یۆرۆ دەست پێکات هەتاوەکو هەشتی ئێوارە بەردەوامە بێت و بەس بۆ یەک ڕۆژە لە سەکۆی ئازادی لە پارکی ئازادی ئەبێت و شانی باسە کە ئەمە یەکەمین کەرنەڤاڵە کە زانکۆی ئەمریکی لە دەرەوەی زانکۆ بەڕێوەی بەرێ هەتاوەکو ئێستا هەموو ئیڤنتەکانمان لە ناو زانکۆ بووە بەڵام بۆ ئەم جارە ئەمانێت تێکەڵ بە ناو کۆمەڵگە بین و ئاشنایان کەین بەو چالاکی و بەهرەمەندیانەی کە فێرخواز و دەرچۆکانمان هەیەە اینجا سەبارەت بە خواردنەکانیش چەند شوێنێکی زۆر ناودار و بەناوبانک کە ئێستا لە سلێمانی خەڵک زۆر حەزیان لێتی بانکراون ئیشەڵا ئەویان ناموێ ناوەکانی بڵم بۆیە خۆتان بێن و لەوێ بیبینن حەزەکەم ئەوە کەسانی کە حەزەکەن یعنی ئاشنا بن بە ئەوەی کە خۆیان خەونێکیان هەبێت یاخۆت حەزێکیان هەبێت بیهێنە ڕاستی بێن سەردانمان بکەن لەوێ هەتاوەکو بزانن دەرچۆکانی ئێمە و فێرخوازەکانی ئێمە چۆن خەونەکانی خۆیان کردوتە ڕاستی اینجا لەگەڵەوەشە خۆشی لە خواردنەکە بەو هیوایە خات پامگیان ئەگەر شتێکی ترت مابێ ڕاستی حەزم کرد ئەو خاڵە بڵێم کە ڕاستە ئێمە دەرچۆکانمان و فێرخوازەکانمان کارەکانی خۆیان ئەخەنە ڕوو و بەڕاستی شوێنێکی زۆر نمونەیە بۆ ئەو کەسانەی حەز ئەکەن ئایا چ زانکۆیەک هەڵبژێرن بۆی ببینن ئەنجامی زانکۆکان لە چیا خۆی ئەبینێتەوە و قەراری خۆیان بن بڕیاری خۆیان بن ئەمە باشترین کاتە بۆ ئەوان تاوەکو بتوانن قەرارێکی تەواوەتی بن بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە بەو شیازە سنووردارمان نەکردووە ئەمانەوەی کاتێک کە یەکێک هات پرسیارێکی هەبوو لەبارەی زانکۆکەمان خوشکە بچووکەکەشی یاخود درا بچووکەکەشی دیسانەوە خۆشی لە شوێنەکە بینێ یاخود دایک و باوکی خۆشی لە شوێنەکە بینێ بۆیە بە تەواوەتی کەشێکی زۆر خێزانی ئەبێت چالاکی زۆر جوانمان ئامادە کردووە بۆ هەموو تەمەنەکان لە گۆرانی لە ڕەسمکردن لە چەندین چالاکی چەندین چالاکی جیاواز بۆ گەنجان بۆ مناڵان بۆ بەتەمەنەکان کە حەزمان کرد کەشێکی خێزانی بێ کەسێک هات لەگەڵ خێزانەکەیە هەموو تەمەنەکان بتوان خۆشی لێ ببینن زۆر سپاس بۆ ئێوە بێگومان سبەینێ بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کەرنەڤاڵی پاییزی زانکۆی ئەمریکی لە عێراق بەڕێواچێت لە نێو پارکی ئازادی شاری سلێمانی و لە سەکۆی ئازاد لە کاتژمێر 3 هەتاوەکو کاتژمێر 8 شەو چەندین چالاکی جیاواز و خواردنی جۆراوجۆر و بابەتی جیاواز لە نێو ئەم کەرنەڤاڵ و فستیڤاڵە هەیە بۆ هیواین کە بچن وە کەشێکی خۆشیش بەسەر برن لەگەڵ خێزانەکانتان سوپاس بۆ هەریەک لە پەیامجلی ڕێخەری پەیوەندی میدیاییەکان وەروە خات و دیەکامەران ڕێخەری پەیوەندی گشتەکان کەمێوارێت لە ستۆدیۆ کورسات مەگەزین بوون دووبارە بەخێر بن سوپاس بۆ ئێوە بەخێر بن.